سلااوان لێ بێت من کۆبان عزتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم کەمێک لەمەوبەر چوارچێوەی هەماهەنگی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە ئەوان باستەوە دەکەن کە گفتوگۆ لەگەڵایەنەکان بۆ جێبەجێکردنی شایستە دەستوریەکان بەردەوام دەبێت هەروە دەڵێن جەخت لە پێکێنانی حکوومەتێک دەکەینەوە کە تەواوی دەسەڵاتی هەبێت هەروە دەڵێت سوپاسی هەڵوێستی پارتی و سیادەش دەکەین کە ئەوان دوێنێ بۆ نمونە سەرۆک بارزانی لەگەڵ هەلبوسی یاخود بەگشتی لەگەڵ هاوپەیمانی سیادە کۆبنەوەی ئەنجام داوە هەروە سەرۆکی حکوومەت لەگەڵ هاوپەیمانی سیادە کۆبنەوەی ئەنجام داوە هەلبوسی و خەمیس خەنجەر بوون ئەوان باسییان لەوە دەکرد کە پێویستە پەرلەمان لە کاری خۆی بەردەوام بێت بەڵام جەختیش لە هەڵبژاردن دەکەنەوە مالکیش شەوی ڕابردوو تویتێکی هەبوو دەڵێت پابەندی بڕیاری دادگای فیدرالی دەبین و دەبێ حکوومەت پێک بهێنرێت عبادیش ئاماژە بۆ دەکات کە دەبێت قۆناغی ئێستا ڕاگوزەر بێت تاوەکو هەڵبژاردن دەکرێت سەدڕیش لەگەڵەوەیە کە سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار لە کارەکانی خۆیان بەردەوام بن تاوەکو هەڵبژاردن دەکرێت لە سەرم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر ئەحمەد ئەلعیساوی سەرکردە لە ڕەوتی حکمە لە بەغداوە لەگەڵم دەبێت دکتۆر ئەحمەد ئەم کاتتان باش چوارچێوەی هەماهەنگی بەنیازی چییە؟ ئایا ئەوێ تا کۆتایی لەگەڵ سەدر بڕوات کە حکوومەت پێک بێن و ئەنجومەنی نوێنەران بەردەوامێت لە کاری خۆی یانەوە تا ئەگەر سەدر ئامادە نەبوو ئێوە بەتەنیا حکوومەت پێکەهێنن بەنیازی چین؟ سەرەتا سڵاو لە جەنابت و لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان کوردستان 24 ئەمڕۆ ڕەوتی سەدر بەشێکی زۆر گرینگە لە پرۆسەی سیاسی عێراق تەنانەت ئەگەر لە دەرەوەی پرۆسەی سیاسیش بێت بەڵام بەشێکی گرینگە بۆیە ئەمڕۆ لە حکوومەت ئاماژەکان بۆ حکوومەتی داهاتووی عێراق پەیوەستە بە ڕەوتی سەدریش ئەمڕۆ ئەوە لایەنەکان چەند داواکاریەکی جەماوەری خۆیان هەیە لە کورد و سنە و شیعە و هەموو ئەوانە بۆیە ئێمە پێویستمان بە دانیشتنێکی هەمەلایەنە کە هەموو پێکاتەکان تێدا بەشدار بن لەسەر یەک مێزی گفتوگۆ کە نوێنەراتی تەواوی پێکاتەکانی هەرێمی کوردستان و عێراق و بەشەکانی دیکەش بکات و ماف و شایستەی تەواوی پێکاتەکان لەخۆ بگرێت لەوانەش پرۆژەی بودجە کە ئەمڕۆ هەوڵێکی جددی پێویستە بدرێت بۆ دەستەبەرکردنی ئەو ماف و شایستە دەستوریانە بەڵام هەنگاوەکانی هەڵوەشانەوەی پەرلەمان بە شێوەی دەستور هەڵبەتە هیچ گومانی لەسەر نییە کە دەبێت پەرلەمان کۆ ببێتەوە بۆ ئەوەی دووبارە دەست بە ڕێڕەوە یاسایی و دەستوریەکەی بکرێت تاوەکو بتوان هەنگاوەکان بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بگرنە باش کورد و سونە تا چەند لە ئێوە نزیکن گفتوگۆکانتان لەگەڵ کورد و سونەکان بە چی گەیشتووە؟ هەڵبەتە گفتوگۆ و دانوستانی بەردەوام لە نێوان ئەو لایەنەدا هەیە ئەمەش لە پێناو پێکێنانی حکوومەت هەروەها ئەوەی هەڵوێستی هەرێمی پارتی دیموکراتی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی مێژووەکەی بۆ سەردەمی چەندین ساڵ دەگەڕێتەوە پەیوەندیەکی مێژووییان هەیە و لایەنە کوردستانیەکان پەیوەندی بەردەوامیان لەگەڵ لایەنە سیاسیەکان هەیە ئەوانە حزبی مێژووین ئەوانە هەمووی دانوستانەکان لە سەرەتاوە دانوستانەکانیان باش بووە هەرچی هاوپەیمانی سیادەیە کە نوێنەرایەتی پەرلەمان دەکات دەتوانین بڵێن واتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەمانەش ئەمڕۆ ئەوانیش کە ڕەزامەندن لەسەر هەنگاوە دەستوریەکان بۆیە من دەتوانم بڵێم ئەو لایەنانەی ئێستا نوێنەراتی تەواو پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی عێراق دەکەن هەموویان کۆکن لەسەر ئەوەی کە پێویستە ڕێڕەوە دەستوریەکان بۆ هەموو قۆناغێک چ لە هەڵبژاردن چ لە
هەڵوەشانەوەی پەرلەمان باش. لەسەرەوە کۆکن کە پرسیارەکەی من ئەوەیە ئایا نزیکبوونەوەیەک لە نێوان چوارچەوەی هەمانجی لەگەڵ کورد و سوننەکان هەیە بۆ پێکێنانی حکوومەت؟ بەڵێ هەڵبەتە یەکەم هەنگاو دەکرێت ئەم جارە لە سەرۆک کۆمارەوە بێت کە پشکی کووردە بەڵام پێویستە سەرەتا لایەنە کوردیەکان لەسەر ئەو پرسە ڕێک بکەوێن کە ئەمە یەکەم هەنگاوە بۆ پێکێنانی حکوومەت سەرەتا پێویستە دواتریش پێویستە لێک تێگەیشتن لە نێوان لایەنەکاندا هەبێت بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو بۆ ئەوەی میکانیزم و ستراکچەری ئەو حکوومەتە دیاری بکەن کە لە داهاتوودا وڵات بەڕێوە دەبات ئەوەی ئەمڕۆ بەڕێوە دەچێت ئەوانە چەند نەخشە ڕێگەیەک و دەست پێشخەریەکم بۆ دیاریکردنی ئاراستەی حکوومەتی داهاتوو ئێمە ناڵێن ئەو داواکاری و پێشنیازانش ئەو دەست پێشخەریانە کاتێک ئامانجەکانیان دەپێکن کە دانیشتنی پەرلەمان بەڕێوە دەچێت و هەروەها دەمەوێت باسی سەردانەکەی هادی عامری بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک بارزانی بکەم کە ئەمە کۆبوونەوەیەکی هەنگاوێکی باش بوو چونکە سەرۆک بارزانی بەلای ئێمەوە نوێنەراتی تەواوی هەرێمی کوردستان دەکات و هەروەها ئەمەش بخۆی لە خۆیدا ئاماژەیە بۆ ئەوەی کە پەیوەندیەکی زۆر بەهێز لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و پارتی دیموکراتی کوردستان بەتایبەت و کورد بەگشتیدا زۆر باش ئێوە چاوەڕێی کورد دەکەن کە کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆماریەک لای بکەنەوە یان بەڕاستی کێشەکە لە نێو ماڵی شیعەیە؟ ئەمڕۆ سیر کە تا ئەمڕۆ ڕاستە کێشە لە ناوماڵی شیعەدا هەبووە بەڵام ئێستا کە چوارچێوەی هەمانگی گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک دەهێنێت ئیتر کۆتایی بە و زاراوەی هاتووە کە باس لە کێشەی ناوماڵی شیعە بکرێت و ئێستا چەند لێک تێگەیشتن و دانیشتنێک لە نێوان ئیتاری تەنسیقی و لە نێوان لایەنەکان دیکەت هاتوونەتە ئارەوە بەڵام تا ئێستا هەر چەندە بۆیە من دەتوانم بڵێم کە کێشەکان تێپەڕێنراون ئەمڕۆ ڕووبەرێکی فراوانتر لە بەردەمان کراوەتەوە ئەویش هەنگاونانە بەرە و دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ ئەوەی هەنگاوەکانی دواتر بۆ پۆستی سەرۆک وەزیران خێراتر بکرێن بۆیە ئێستا ئێمە پێویستیمان بەر لێک تێگەیشتنی نێوان لایەنە کوردیەکان هەیە بۆ دەستنیشانکردنی کاندیدی خۆیان و یەکلاکردنەوەی بۆ پۆستی کۆمار پۆستی سەرۆک کۆمار بەڵام ئێستا دوو شتیتکە هەیە کە پێویستە بکرێت یەکەم پێویستە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت بۆ دەستنیشانکردنی جێگیری یەکەمی سەرۆک پەرلەمان دواتریش دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکی کۆمار و لەگەڵ ئەوەژا پێویستە لە دانوستان و گفتوگۆ بەردەوام بن باش بەڵام سەرەتا ئێمە پێویستمان بە لێک تێگەیشتنی کوردی هەیە بۆ ئەوەی ئەو هەنگاوە بنین باشە بۆچی ساڵی 2010 چاوەڕێی لێک تێگەیشتنی کوردیتان نەکرد بە دوو کاندید چوونە نێو پەرلەمان هیچ کێشەشتان نەبوو بۆچی ئێستا چاوەڕێی لێک تێگەیشتنی کوردی دەکەن؟ چونکە ئێستا ئێمە پێویستمان بە ئەوەیە شەقامی عێراق ئارامی و بێدەنگیەکی زۆر باش بەخۆیەوە ببینێت و بە گوێرەی شایستەکانی هەڵبژاردن و ئەوان بەو شێوەیە لە ناو خۆیاندا ڕێککەوتون و گەورەترین سەرکردەکانیش کە کەوتونەتە هەرێمی کوردستان ئێمە پێویستیمان بۆ ئەم قۆناغا بەوەیە کە جارێک کورد لە ناو خۆیان ڕێک بکەون بۆ ئەوەی هەموو ڕێچکە دەستوریەکان ڕێڕەوی خۆیان بگرنە بەر ئێمە وەک دەزانین تا ئەو کێشەیەش چارەسەر نەکرێت کێشە و گرفتەکانی ناو گۆڕەپانی عێراقیش کۆتایی ناهێت و ئێمە کێشە گەلێکمان لە وڵاتدا هەیە
کە هەندێکیان ئابووری هەندێکیان سیاسیم بۆیە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئێستا جارێ لێک تێگەیشتنی نێوان لایەنە کوردیەکانە و هەرچەند ئێمە ئەوەی ئێستا زۆر زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە کورد دوا بڕیاری خۆی بدات ئاگینا ئێمە کێشەی نێوان سنیەکانیشمان هەیە نێوان شیعەکانیشمان هەیە بەڵام لێک تێگەیشتنی نێوان کوردەکان ڕێیەکە ڕاستە ڕێ دەکات باشە ئێوە پێتان وایە کە ئێستا حکوومەت پێک ناهێنرێ کێشەکە کووردە؟ من ناڵێم ئەمە هۆکارێکی سەرەکیە بەڵام یەکێکە لە هۆکارەکان کە پێویستە لێک تێگەیشتن لە نێوانە کوردیەکان ڕوو بدات سەرەتا بۆ ئەوەی پۆستی سەرۆک کۆمەر یەکلای بکرێتەوە چونکە دوجار سەرۆکی وەزیران لەلایەن سەرۆک کۆمارەوە ڕادەست پێدرێت بۆیە بەڵام ئێمە دەبینین کە تا ئێستا هەموو لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکان کەوتونەتە دۆخێکی هەستیارەوە ئەمڕۆ ئێمە پێویستیمان بە ڕاشکاوانە منداڵێم ئێمە پێویستیمان بە پلانی سیاسیە بە سەرکردە بە توانەکانی سیاسی هەیە دەمانەوێت هەموو کێشەکان هەموو دۆخەکە ئارام بکرێتەوە هەوڵ بۆ هێورکردنەوەی دۆخەکە بدرێت و ئێمە دەمانەوێت دەستەبەری مافەکانی خۆپشاندەرانیش لە ناو پەرلەماندا ڕنگ بداتەوە و لە تەنانەت لە هەموو پرۆژە یاساکانی وەک میزانیە و ئەوانەی کە نوێنەراتی گەلی عێراق دەکەن دەبێت دەستەبەری مافەکانی خۆپشاندەرانیش بکەن بخۆی ئەبێت کێشەکە لە نێوماڵی شیعات چارەسەر بکرێت دوایە بێنە سەر پرسی کورد تاوەکو ئێستا لایەنە شیعەکان لەسەر پرسی سەرۆکوەزیران یەک نین بینیمان لە ماوەی ڕابردوودا چوونە سەر پەرلەمان تەنانەت ڕوبەڕووبوونەوە چەکداری لە نێوان خۆپشاندەران و هێزەمنیەکان ڕوویدا خەڵک بۆ قوربانی ئەمانە هەمووی لەسەر پۆستی سەرۆک وەزیران بوون خۆمانە لەسەر پۆستی سەرۆک کۆمار نەبوو بۆ ئەستەبا من بۆتی ڕوون بکەمەوە ئێستا ئێمە دەزانین کوتلەی گەورەی پەرلەمان کوتلەی چوارچەوەی هەمانگیە و ئەوانیش کاندیدی خۆیان ڕاستپارت دەستیشان کرد بەڵام خۆ ئەو کاندیدا ڕانەست پێدرا بوو هێشتا ئەگەری ئەوە هەبوو یعنی کە بتوانن ئەو کاندیدا بگۆڕن بەڵام وەک دەزانی ئێستا کە چوارچەوە هەمانگی گەورەترین کوتلەیە ئەوەندە لای ئەوان یەکلای دەبێتەوە کە پێویستە کاندیدی پۆستی سەرۆک وەزیران لەلایەن ئەوانەوە پێشنیاز بکرێت بەڵام ڕێگەیان نەدا هیچ لایەنێک بچیتە ناو بینای پەرلەمانەوە ئەگینا خۆدەیان توانی لە ڕێگە فشارەکانیانەوە ئەو کاتیش کاندیدەکە بگۆڕێت بەڵام ئەوەی کە پێویستە متمانە بە جەوەماوەەر بهێنرێت و بە هەر شێوەیەک لە شێوەکان پێویستە قەنەعەتیان پێ بهێنرێت کە چیتر دەنگینە ڕەزاتی بەرز نەکەنەوە بەڵام ئەگەر ئێمە باسی ناکۆکیەکانی نێوان لایەنە کوردیەکان بکەین لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەوە ئەگەر ئێمە سەرۆک کۆمارێکمان هەبایە ئەو کات ئەو کێشانە بە هیچ شێوەیەک نەداهاتنە ئاراوە بەڵام ئێستا ئەگەر باسی تەنانەت هەڵوەشانەوە پەرلەمانیش بکەین ئەو کاتیش پێویست بەچی دەکات پێویست بە دانیشتی پەرلەمان دەکات بەڵام ئێستا ئێمە کە سەرۆک وەزیران و سەرۆک کۆماریش هەردووکیان کاربەڕێکەرن و دەسەڵاتەکانیان سنووردارن ئەوە بۆچوونی منە بۆچوونی هەر شرۆڤەکارێکی دیکەی سیاسیشە کە پێویستە ئێستا سەرەتا کورد پۆستی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە بۆ ئەوەی پرۆسەی سیاسی لە عێراق ڕێڕەوە ڕاستەقینەکەی خۆی بگرێت پێم باشە وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە چێ ڕێگەی نەدا سەرۆک کۆمار هەڵبژێدرێت باشە خۆ هەر چوارچەوەی هەماهەنگی بوو سەیەکی پەکخەری پێکهێنا ئەگەر سەیەکی پەکخەر پێک نهێنرابە ئێستا سەرۆک کۆمارت دەبوو سەرۆک وەزیرانت دەبوو هەر چوارچەوەی هەماهەنگی بوو لێ نەگەڕا سەرۆک کۆمار هەڵبژێردرێت ئەو کات کەسێکی پەکخەر پێکهێنرا
بەڕێزم ئێمە ئەمڕۆ بۆچی باسی دیموکراتیەت دەکەین یاری دیموکراتی ژیرترین جۆری یاریکردنە ئێمە لەوانەیە ئەوانەی یاری سیاسی دەکەن یاری دیموکراتی دەکەن ئەوانە دەکرێت لە داهاتوودا ئەگەرێکی زۆر بەهێزە کە خاوەن کەمترین ژمارەی کورسی بتوانێتن زۆرترین نیساب بەدەست بهێنێت لە خۆی کۆبکاتەوە ئەمە ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە ڕوبەڕووی ئەوانەش نەبوونەوە کە هەڵیان کوتایە سەر پەرلەمان بە شێوەیەکی دیموکراتی هەڵیان کوتایە سەر ئێمەش بە شێوەیەکی دیموکراتی شتێکی وامان کرد کە بتوانین زۆرترین نیساب بەدەستی خۆمانەوە بێت بەڵام ئەوانەی ئێستا کە لە دەرەوەی ئێوە ڕێگەتان نەدا سەر و کۆمار هەڵبژێدرێ کاتی ئێوە ڕێگەتان نەدا چوارچەوەی هەماهەنگی ئەو کات ئێستا هیچ بەخەرتان پێکێنا بەڕێزم ئێمە ڕێگەمان خۆش کرد بۆ سەر و کۆمار بۆ هەڵبژارنی سەر و کۆمار من پێم گوتی سەیەکی پاکخار بەشێکە لە یاری دیموکراتی و پرۆسەی سیاسی ئەمە پێویستی بە ئەوەیە ناکۆکی دەبێت ئەمە لە دیموکراتیەتدا ناکۆکی دەبێت لە هەموو جیهان هەروایە ئێمە لەوانەیە ئۆپۆزیسیۆن لە زۆر شوێن دەبینین ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمان هەیە بەڵام بە هیچ شێوەیەک پرۆسەی دیموکراتی نییە ئێمە تەنانەت ئێمە هیچ نیشانە پرسیارمان لەسەر هیچ کەسێکدا نەناوە چەوە شێرزێباری یاخۆت بەڕێز ڕێبەر ئەحمەد یاخۆت هەر کاندیدێکی دیکە ئێمە هەموو کاندیدەکان لای ئێمە ڕێز و تەقدیری خۆیان هەیە بەڵام ئەمە یاری سیاسیە ئەو دیموکراتیەش ئەوەیە کە پێی دەڵێن دیموکراتی ڕاستەقینە بەڵام دوای ئەوەی کە لە یاسا دەرچوون هاتە ئاراوە و هەڵیان کوتە سەر پەرلەمان و ئێمە پێویستە ئێستا بەرژەوەندی نیشتمان بخرێتە پێش هەموو بەرژەوەندیەکانی دیکە دواتر پرۆسەی سیاسی هیچ شتێک ناهێنێ بۆ ئەگەر هەوڵی سیاسی لەلایەن پشتیوانی سیاسیەکانەوە نەبێت و ئێمە پێویستمان بە پشتیوانی کەسانی سیاسی وەک بەڕێز سەرۆک مەسعود بارزانیمان هەیە بۆ ئەوەی بتوانین بەسەر ئەو کێشانە دەزاڵ بین و ئەو قەیرانە چارەسەر بکەین وەک چۆن 2010 چوونە دانیشتنی پەرلەمان و چاوەڕێی کوردستان نەکرد کە کاندیدێکی هاوبەشیان هەبێت و بە دوو کاندید چوون ئێستاش وا بکەن بڕۆنە نێو پەرلەمان و دابنیشن و با کوردیش بێت دوو کاندیدیان هەبێ یەکێکیان هەڵبژێرن ئەمڕۆ ئەو بژاردەیەش لە ئارادایە ئەگەر بەوش مەرجێ ئەو دوو حزبە کوردیە گەورەکان خۆیان یەکلایی بکەنەوە لەسەر کاندیدێک و ئێمە ئامادەین ئەگەر سیناریۆی 2010 دووبارە بێتەوە ئێمە ئامادەین بە هەمان ڕێڕە و بە هەمان هەنگاو ئەم جارەش یەکلایی بکەینەوە کەواتە کێشەکە سەر کۆمار نییە کێشەکە نێوماڵیشیایە مادەم ئامادەن و سیناریۆی 2010 دووبارە بێتەوە کێشەکە دیارە چاوەڕێی کورد مەکەن و بڕۆن دابنیش سیرکە بەڕێزم من ئێستا کە پێ دەڵێم کێشەکە من ناڵێم کێشەکە هەمووی لە ناو ماڵی کوردیدا بوو بەڵام دەتوانم بڵێم کە کورد بەشێک بوو لە کێشەکە من دەڵێم کێشەکە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدرشدا هەبوو کێشەیەکی سەرەکی بوو لە پرۆسەی سیاسی هەروەها لە شرۆڤەکردنی دەستور کێشە هەبوو لە بڕیارەکانی دادگای فدرال کێشە هەبوو ئەوانە هەمویان کۆمەڵێک کێشە بوون بەڵام من مەبەستی من ئەوەیە کە ئەوانەی کێشەکان هەمووی لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدردا قەتیز دەکەن بەڕای من ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە
بەڵام ئێمە نابێت تەنیا تاوانی کێشە سیاسیەکان بخەینە تەنیا ئەستوی دوو تیم زۆر باش بەڵام دەتوانن ئەوان پێویستە هەموو لایەنەکان هەنگاو بەرە و چارەسەرکردنی ئەو کێشانە بنێن ئەو کێشانە هەروەها ئەو لە ناو ئەو لایەنانەش کە کاندیدی سەرۆک کۆمار لە پشکی ئەوانە ئەوانیش خواستی سیاسیان هەیە ئەوانیش طموحی سیاسیان هەیە ئەوان لەبەرچی چونکە ئەوان بۆی ئەو کێشانش لە نێوانیان هاتوتە ئارەوە چونکە ئەوان تا ئێستا باوەڕیان بە زۆرینە نەبووە بۆیە من دەڵێم ئەم جارە پێویستی بە تێگەیشتنێکی زۆر فراوان و گەورەیە نەک تەنها لە نێوان لایەنە کوردیەکان باڵکو و لە نێوان لایەنەکانی دیکەش بۆ ئەوەی زۆر باشە کێشەکان تێپەڕێنراون واتە چارەسەر کراون کێشەکانتان چۆن لەگەڵ سەدرەکان چارەسەر کردووە ئایا چوارچەوەی هەماهەنگی ئەوێ بەتەنیا لەگەڵ کورد و سوننا حکوومەت پێک بهێنێت یانەوەتە لەگەڵ سەدرەکان کێشەکانتان تێپەڕاندووە و ڕێککەوتون سیر کامڕۆ ڕەوتی سەدر کە شوێنکەوتەی مقتەدا سەدرن خۆیان کشانەوەی خۆیان لە سیاست ڕاگەیاندووە بەڵام ئێمە لە پەیوەندیەکانمان هەر بەردەوام دەبین لەگەڵ ڕەوتی سەدر چونکە ئەوانیش بەشێکی دانەبراون لە عێراق و ئێمە ڕای ئەوانیش وەردەگیرێت ئەوان بەڵام ئەو کێشەیە کە هەیە کە ئێمە دەڵێن کە دەڵێن کێشەکە چارەسەر کراوە یەک لای بۆتەوە ئێمە لەگەڵ ئەو کاتین کاتێک مقتەدا سەدر کشانەوە خۆی لە پراسی سیاسی ڕاگەیان ئەمڕۆ کاتێک کە هاوپەیمانی ڕزگاری نیشتمانی کە پارتی دیموکراتی کوردستان و هاوپەیمانی سیادەش بەشێک بوون لێ ئێستا ئەوەش هەڵوەشایەوە و بۆیە ئێمە لە دانوستانەکانمان بەردەوامین لە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنەکان بەردەوامین و هەمیشە بەهۆی پەیوەندیەکان دەکرێت باڵانسی سیاسی گۆڕانکاری بەسەردا بێت زۆر باشە هەروەها داواکاریەکانی مقتەدا سەدر بۆ هەڵبژاردننی پێشوەختە و هەڵەشانەوەی پەرلەمانیش پێویستە بە ڕێگای دەستوری باشە هەواڵەکە بوو گوایە بیستیمان کۆ دەبنەوە پەرلەمان کۆ دەبێتەوە بیستیمان ئەگەر بە کورتی وەڵام دێت تۆ سوپاس دەکەم چکە کاتم زۆر نەما باڵێ کۆبوونەوەی پەرلەمانی عێراقی دەبێت دوای تەواوبوونی چلەی ئیمام حوسێن ئەربعینیە و کۆبوونەوەکەش لە ئەنجومەنی نوێنەران بەڕێوە دەچێتن بۆ ئەوەی شەرعیەت بەو هەنگاوانە بدرێت کە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستە و هەروەها بۆ ڕاگەیاندنی گەورەترین کوتلە لە پێناو پێکێنانی حکوومەتی داهاتووی زۆر باشە سپاس بۆ دکتۆر ئەحمەد ئەلعیساوی سەرکردە لە ڕەوتی حکما کە لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشیدا بن